هێرشە موشتێکەکانی ئێران بۆ سەر هەولێر کاردانەوە نێو دەوڵەتیەکان بە تایبەت لە دوای دیدار و کۆبنەوەکانی سەرۆکوەزیران گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز جۆ بۆچینۆ گوتەبێژی پێشووی فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم لە واشنتنەوە لەگەڵماندایە. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بەڕێز بۆچینۆ. هەرێمی کوردستان هەمیشە مای سەقامگیری بۆ لە ناوچەکەدا و هیچ کات هەڕەشە نەبووە بۆ سەر وڵاتانی دراوسێ بۆ ناوچەکەش، بەڵام بۆ ئێران دەستی لێ هەڵناگرێت موشکبارانیەکات و هەڕەشەی لێەکە. بۆ ئێران پیشاندانی هێزی خۆیەتی دەیەوێت بڵێ کە ئەتوانێ هێرش ئەنجام بدە ئەگەر لە ناو سنوورەکانی هێرشی تیرۆریستی بکرێ و دەتوانێت وەڵام بداتەوە. ئەمە بەشێکە لەو ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە هەن، ئەو کێشانەی کە ئێران دروستیانەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینن. ئێران پشتیوانی حوسیەکان دەکا کە زۆر کێش و سەرێشیان دروست کردووە لە دەریای سوور و ئێران پشتیوانی حەماسەکات کە هێرشەکاتە سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو و ئێران پشتیوانی گروپە تیرۆریستەکان دەکات کە کێشە دروستەکەن لە عێراق و سووریا. ئەمە بەشێکە لە کارەخراپەکانی ئێران. بەڵێ بەڕێز جۆ، ئێران بۆ هێزی خۆی پیشانی ئەمریکا و ئیسرائیل نادا بۆ پیشانی هەرێمی کوردستانیات. ئێران ئەزانێ ئەگەر هێرش بکاتە سەر ئیسرائیل ئەمریکا بەشدارە بێ و ئێران ڕزگاری نابێ ئەو کاتە نایەوێ ڕووبەڕوو بکەوێتە شەڕ لەگەڵ ئەمریکا و ڕژێم ڕزگاری نابێ. بەڵام لە جایەوە دێت هێرش دەکاتە سەر ئەو ناوچانەی کە دڵنیایە هێرشی ناکەنەوە سەر و هێزی ئەمریکیشی لێیە، چونکە پێی وایە ئەمریکیەکان ئەگەر هێرش ئەنجام بدات دەکەنە سەر گروپەکانی سەر بەخۆی نەک ڕاستەوخۆ بۆ ئێران. بەڵێ ئێران تا ئەم ساتە شەڵێ بارەگای موسادمان لە هەولێر کردوێتە ئامانج. بێگومان ڕێگەی ئەوە شوێنەکانتان بینی بێت. باشە قورئانی پیرۆز لە بارەگای موسادا چیەکە؟ مناڵێکی تەمەنی 11 مانگ ژن لە بارەگای موسادا چیەکەن بۆ ئێران دەست لەم بیانۆ هەڵناگرێ؟ ئێران هێرش دەکاتە سەر منداڵ، خەڵکی بێتاوان، خەڵکی سڤیل و ئێران هیچ گوێ ناداتە ژیانی خەڵکی موسڵمان و فەلەستینیەکان، هیچ گوێ ناداتە ژیانی خەڵکی عەرەب و ئەم پاساوانە و خوددۆزی فەلەستینی بەکارهێنێ بۆی کە پەیامی سیاسی خۆی، هەژمونی خۆی لە ناوچەکە فراوانتر بکات. لە ڕاستیە ئێران یەک جار با بڵێن تەنها شتێک کە بەلایەوە گرنگە پاراستنی ئایەتوڵڵاکان و ڕژێمەکەیە. بەڵێ ئامانجی لەم هێرشانە چییە؟ زۆرینەی چاودێران دەڵێن کێشە و گرفتی ناوخۆی زۆرە، دەیەوێت بە خەڵکی خۆی بڵێت ئەو تا من تۆڵەی تەقینەوەکەم کردوێتەوە، من تۆڵەی کوشرانی بەرپرسە باڵەکانی و سەربازەکانی وڵاتەکەی خۆمم کردوێتەوە. ڕاستە ئێران کێشەیەکی هەیە لە ناوخۆی ڕژێمەکانی و ڕژێم بێزراوە دوای خۆپشاندانەکان کە بینیمان 2022 و ئێران ڕژێمەکەی بە دیارکە ئەوێ بە گەلانی ئێران بڵێ کە ئەو هێشتا دەسەڵاتی هەیە و دەیەوێت چاوبەسی خەڵکی خۆی بکە بەرامبەر بە هێرشە تیرۆریستیەکان و ئەم دەستێوەردانشی لە ڕۆژڵاتی ناوڕاست بەشێکە لەوە کە بە گەلەکەی بڵێ کە هێشتا ئەو دەسەڵاتی هەیە. بەڵێ ئەرکی چێە وڵاتانی نێودەوڵەتی یاخود ئەمریکا یاخود عێراق کام هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان ڕابگرێت؟ عێراق وڵاتێکی سەر بەخۆیە، وایە؟ عێراق هێزی سەربازی و سوپای خۆی هەیە، حکوومەتی خۆی هەیە. ئەمریکا بە هەمان شێوە وڵاتێکی سەربەخۆیە و سوپا و سەروەری خۆی هەیە و دەبێ بەرژەوەندەکانی گەلی ئەمریکا و خاکەکەی بپارێزێت. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە بەرپرسیارەتی عێراقن نەک ئەمریکا.
بەڵێ ئێران بەو هێرشەی ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێرانی پێشێل کردەوە و هاوڵاتی سڤیلی کوشتووە کامە پێشێلکردنی مافی مرۆڤە. کاردانەوەی نێودەوڵەتی چییە بن لە بەرامبەر ئەم پێشێلکردنی مافی مرۆڤ لە بەرامبەر تۆمارکردنی سکاڵا لەلایەن حکوومەتی عێراقەوە؟ من پێم وانە هیچ شتێ ڕووبدا. ئەمریکا هیچ شتێک ناکە و کۆمەلگای نێودەوڵەتی هیچ ناکە. ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخێکی زۆر ناسەقامگیردایە، هەموو ناوچەکە خەریکە ئیتر تەواو پارچە پارچە دەبێ. بۆیە ئەمریکا بەریتانیا دەیانەوێ و هەوڵەدەن ئاڵۆزیەکان کەم بکەنەوە لە ڕێگەی دیپلۆماسی و لە ڕێگەی قسەکردن لەگەڵ سەرکردەکانەوە بە دڵنیاییەوە هیچ کاردانەوەیکە نابێ بەرامبەر بە ئێران و ئەمریکا بە دیاریکراوی هێرش ناکاتە سەر ئێران لەم کاتە زۆر ئاڵۆز و بە یەکدا چوەدا سەرڕای ئەو هەموو کێشانەی کە لە ناوچەکە دروستیانەکە. بەڵێ ئەی چارەسەری ئەو دۆخە چییە؟ ئێستا ئەمریکا و بەریتانیا هەوڵەدەن ئاڵۆزیەکان کەم بکەنەوە، هێرش ناکەنە سەر ئێران و هەوڵەدەن لە ڕێگەی دیپلۆماسیەوە کار بکەن، بەڵام جێی خۆی نەگرتووە، سوودی نەبووە. بەڵام ئێران بەردەوام سوود لەم ئاڵۆزیە دەبینێ، لەو ناسەقامگیریە دەبینێ و ئێران بەردەوام بێ لە سوود وەرگرتن لە لاوازی ئەم ئیدارەیە، ئیدارەی بایدن کە هیچ شتێک ناکە بۆی کە واتە شتێکی جددی ناکە، بۆیە ئیدارەی بایدن لە ناو ئێران نادا. بەڵام ئەمە پێتان وایە نابێتە هۆی پاشەکشەی هەژمونی ئەمریکا لە ناوچەکەەوە سەرڕایەوەی کە چەند قوربانی بۆ دا و چەند پارەی بۆ خەرج کردووە؟ ناوبانگی ئەمریکا لە ناوچەکە لاوازە، لاواز کراوە. ئێمە ڕێگەمانداوە حوسیەکان کە دەور و پشتمان بگرن، هێرشمان بکەنە سەر ڕێگەمانداوە حوسیەکان دەرچەی بازرگانی جیهان کۆنتترۆل بکەن و هەژمونیان هەیە لەسەر ئابووری هەموو جیهان. ڕێگەمانداوە ئەومانە هەموو بکرێن، واتە پێش ئەمەش ئێمە لاواز بووین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆیە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاوازین و چین تێبینی ئەمەی کردووە و چین ئەزانێت کە ئێمە لاوازین و هەوڵەدا کە لە ڕێگەی تایوانەوە پەیام بۆ ئێمە دەنێرێ و پوتن ئەمەش دەزانێ ئەوەی کە لە ڕۆژهەڵات ڕۆدا گرنگە بۆ هەموو جیهان و بۆ ئەمریکاش کە ئێمە لەوێ لاوازین و ترسی ئەوەشم هەیە کە ئەمە کاتێک بێ کە هیچ کات ئەمریکا ئەوەندە لاواز نەبووە و هیچ کات ئەوەندە ململانەکان کاریگەریان نەکردوتە سەر هەژمونی ئەمریکا هەر لە ئۆکرانیا و تایوان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕاستی کاتێکی هەستیار و مەترسیدارە بۆی کە ئەمریکا لەم کاتەدا لاواز بێ. بەڵێ لە سەردەمی شەڕی دژی داعش هاوپەیمانەتێکی نێودەوڵەتی دروست بوو، بەڕادەیەکی باش ئەگەر داعشش بەتەواوی لەناو نەچوو بێت بەڕادەیەکی باش لاواز کرا. لەم ماوانەی ڕابردووشدا هاوپەیمانێک دژی حوسیەکان دروست بوو کە هێرشەکەنە سەر ڕێڕەوە ئاوە بازرگانیەکانی جیهان. چەندین گروپی چەکداریش لە عێراقا هەن کە زۆرینەی چاودێرانی سیاسیاڵن. گەر کردەوەی ئەم گروپە چەکدارانە بەم شێوە ئێستا بەردەوام بێت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەست دەرەچێت. پێتان وایە لە هیچ دۆخێکدا هاوپەیمانێک دژی ئەم گروپە چەکدارانە دروست بێ؟ وەک خۆت باسی کرد هاوپەیمانیەک هەیە، هیچیشیان نەکردووە، تەنها لە پێگەیەکی بەرگریکردندان موشەکەکان و درۆنەکانە خەنە خوارەوە، واتە تەنها بەرگری لە خۆیانەکەن، واتە هیچ هێرشێک ناکەن.
ئەمە کاتی ئەوەیە کە ئێمە هێرش بکەین نەکەوەی دەکە دانیشین و تەنها موشک و درۆنەکانیان بخێنە خوارەوە ئەوتە هاوپەیمانیەکە هیچی نەکردو هیچێکی باشی نەکردووە و ئێستا کاتی ئەوە نییە کە بەڕاستی دانیشین ئێران ئەم هاوکاریەم حوسیانم کات دەبێ ئێمە بەکردار ڕایان بگرین چۆن بە هێرشکردنە ڕاستەوخۆ بۆ سەر ئێران من چەند مانگێکە ئەوم وتووە دەبێ ئەمریکا هێرش بکاتە سەر خاکی ئێران بەڵام ئەم ئیدارەیە ناتوانێت بەڵێ بەڕێز جۆ بۆچینۆ گوتەبێژی پێشووی فەرماندەی ناوەندی ئەمریکا سنت کۆم لە واشنگتنەوە لەگەڵماندا بووی سوپاس بۆیەوە